نەخۆشی شەکرا نەخۆشیەکی درێژخایەنە و بەڵبەراوە لە جیهاندا، ئەویش بەهۆی لە کارکەوتنی پەنکریاسی مرۆڤ لە دەردانی هۆرمۆنی پێویستی ئەنسۆلین یان دروستبوونی بەرگری لەش دژی ئەنسۆلین کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە لەشی مرۆڤدا. ئەویش زۆر ئاکاری خراپی لێ دەکەوێتەوە. نەخۆشی شەکرا وەکی وتمان زۆر بەربەڵاوە لە جیهاندا و لە ساڵی 2015 نزیکەی 415 ملیۆن کەس لە جیهان تووشی ئەو نەخۆشیە بوو و پێشبینی دەکرێت هەتا ساڵی 2040 ڕێژەکە بەرز بێتەوە بۆ 642 ملیۆن کەس لە جیهاندا. ئەویش دوو جۆری هەیە، جۆری یەکەم و جۆری دووەم. جۆری یەکەم نزیکەی ڕێژەکەی 10% نەخۆشی شەکرەیە، تووشی مرۆڤ دەبێتەوە لە تەمەنی 1 ساڵی بۆ 20 ساڵی. ئەو جۆری یەکەمە بەهۆی لە کارکەوتنی پەنکریاسە لە دەردانی ڕێژەی پێویست لە هۆرمۆنی ئەنسۆلین کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لە لەشی مرۆڤ. جۆری دووەم زیاتر دوای تەمەنی 30 ساڵی تووشی مرۆڤ دەبێتەوە. ئەویش لەوانەیە بەهۆی کەمی ڕێژەی ئەنسۆلین بیت لە لەشی مرۆڤ یان لەشی مرۆڤ ڕێژەی پێویست لە ئەنسۆلینی هەبێت، بەڵام بەرگری لەشی مرۆڤ ئەو ڕێژە پێویستە ئەنسۆلینە لە کار بکەوێت و بە شێوەیەکی دروست ئەنسۆلینەکە ئیش نەکات کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر. دەستنیشانکردنی نەخۆشی شەکرا لە ڕێگەی پشکنینی خوێنەوە دەبێت کە ئەگەر دوو جۆرە پشکنینمان هەیە. پشکنین یەکەم ئەگەر نەخۆشەکە وەک بڵێ نەخرینی بیت بەیانیان پێش ئەوەی نانی بەیانی بخۆت، ڕێژەکەی لەسەرەوەی 126 بیت و ئەگەر ڕێژەی شەکر قیاس بکرێت 2 سەعات دوای ناخواردن ئەگەر دەرەجەی شەکر لەسەرەوەی 200 بیت ئەوە حساب دەکرێت کە ئەو نەخۆشە تووشی نەخۆشی شەکرە بووە و ئەو هەردوو ڕێژەکەش لەگەڵ نیشانەکانی ئەیجە دەگەینە تەشخیصێک بۆ نەخۆشی شەکرا. هۆکارەکانی نەخۆشی شەکرا بە شێوەیەکی گشتی هۆکاری ینی ڕئیسی سەبەبی ڕئیسی نییە، بەڵام هەندێک عواملی خوتورە هەیە بۆ ئەو نەخۆشە بۆ ئەو کەسە ئەگەری توشبوونی بە نەخۆشی شەکرە زیاد بکات. یەکێک لە عواملە خوتورەکان کە هەرە گرنگ ئەوەیە ویراثە یان هۆکاری بۆ ماوەیی یان بڵێن سەوابق عایلی. ئەگەر کەسێک دایکی یان باوکی نەخۆشی شەکرەی هەبێت ئەوە ئەگەری توشبوونی ئەو کەسە بە نەخۆشی شەکرە لە کەسێکی ئاسایی زیاترە. دووەم قەلەوی بەرزبوونەوەی کێشی لەش یان وەکی دەڵێن بەدی ماس ئیندێکسی لەسەرەوەی 25 بیت، ئەوە یەک لە عواملی خوتورەیە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرا. هەروەها وەرزش نەکردن و کەمی جوڵە ئەویش ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرە زیاد دەکات. ئەگەرێکی تر ئەوەیە خواردنی ناتەندروست، زۆر خواردنی شیرینیەمەنەکان و چەوری و خواردنی خێرا، ئەوانە هەمووی عواملی خوتورەن بۆ نەخۆشی شەکرا. نیشانەکانی نەخۆشی شەکرا چییە؟ نەخۆشی شەکرە چەند نیشانەیەکی هەیە، لەوانەیە کەسەکە زوو تینی بێت و هەز بکات بە وشکبوونی دەم. نیشانەیەکی تر ئەوەیە زۆر میسکردن، بە تایبەتی کەسەکە لە شەودا دیمالە چەند جارێک لە خەو هەڵبستێتەوە بۆ میسکردن. نیشانەیەکی تر ئەوەیە دابەزینی کێشی لەش بێ ئەوەی کەسەکە هەوڵی دابەزاندنی کێش بدات، بێ ئەوەی پارێز و وەرزش بکات، لەوانەیە ڕێژەیەکی زۆر لە کێشەکەی لە ماوەیەکی کورت لەدەست بدات. نیشانەیەکی تر ئەوەیە سەرئێشە، هەروەها هەستکردن بە قەلەق و تەوەتر و خەمۆکی،
نیشانەیەکی ئەوەیە کەمبوونەوەی تەرکیز و بیر، شۆلی بوونی هەستی بینین، هەروەها لەوانەیە نەخۆشە کە ئەگەر تووشی بریندارێک بێت یان نەشتەرگەریکی بۆ بکرێت ئەثەری برینداری و نەشتەرگەریەکە زوو چاک نەبێتەوە. هەروەها نەخۆشەکە لەوانەیە تووشی ئلتیهابی متەکەڕر بیت، بە تایبەتی ئلتیهاباتی کلیە و مەثانە و وەکی دەڵێ ئلتیهابات مەجاری بەوری. نەخۆشی شەکرە لەوانەیە زۆر مضاعفات و ئاکاری خراپی لێ بکەوێتەوە، بە تایبەتی ئەگەر کەسەکە خۆ ئیهمال بکات لە ڕووی پارێز و عیلاج وەرگرتن و متابعی خۆی. و خراپترین کێشە لە نەخۆشی شەکرە ئەوەیە کە ئاکاری خراپی زوو دەرناکەوێت، وەکی نەخۆشی تر نییە کە زوو ئاکاری دەربکەوێت وان نەخۆشەکە ئیجبار بکات سەردانی دکتۆر بکات و عیلاجی پێویست وەربگریت. نەخۆشی شەکرا وەک لە هەندێک شوێن ناسراوە بە سەرەتانی بەطیء، سەرەتانی لەسەرخۆ. لەوانەیە ئەگەر نەخۆشەکە بۆ مای 5 ساڵیش زیاتر دەرمانی پێویست وەرنەگریت ئاکاری خراپی لێ دەرنەکەوێت، بەڵام ئەو کاتەی ئاکاری خراپی لێ دەرکەوت ئەوە ئاکارە خراپەکە وەکی بە ئینگلیزیەوە irreversible و چاک نابێتەوە، یعنی ئەگەر ئەو کاتە عیلاجیش وەربگریت ناگەڕێتەوە باری تەندروستی پێشتر. بۆیە پێویستە بەری ئەوەی مضاعفات و ئاکارە خراپەکانی لێ دەربکەوێت پێویستە نەخۆش عیلاج و چارەسەری پێویست وەربگریت و مانگانە یان لە بیدایەت و پشتەوەی کە کۆنتڕۆڵ دەبیت نەخۆشیەکەی پێویستە هەر 3 مانگ جاری سەردانی نەخۆش بکات و پشکنینی پێویستی بۆ بێتەکردن و لەلایەن دکتۆرەوە متابعی تەواوی بێتەکردن. وەکیوتمان ئاکارە خراپی هەیە، یەکێک لە گرنگترین ئاکارە خراپەکانی ئەوەیە ئەکەری توشبوون بۆ جەڵتەی مێشک و دڵ و دەمارەکانی پێ زیاد دەکات. هەروەها لە کارکەوتنی گورچیلە و ئەگەری ئەوە زیاد دەکات کە نەخۆشەکە لە مستەقبل کلیە گورچیلەی زەعیف بیت و پێویستی بە شوشتنی گورچیلە یان زەرعی گورچیلە بێت. هەروەها لاوازبوونی تۆڕەکانی چاو کە لەوانەیە نەخۆشەکە هەستی بینینی لاواز بیت و لە مستەقبل پێویستی بە لەیزەری چاو بکات. هەروەها لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر ئەگە نەخۆشیەکە ئەگەر بەردەوام بیت و بێ عیلاج بێتەوە ضعفی جنسی چا بکات، نەزۆکێ چا بکات، احتیمال ئەگەری زیادبوونی ئەلتیهابات لە هەر شوێنێک و بە تایبەتی ئەلتیهابات مەجاربەیوری زیاد بکات. هەروەها درەنگ چابوونەوەی برین و شوێنی نەشتەرگەری، هەروەها لاوازبوونی ئێسکی مرۆڤ هەشاشە العیظام پێ دەڵێن، ئەو ئەکارە خراپانی هەموو لێ دەکەوێتەوە و بە تایبەتی ئەگەر نەخۆشەکە دەرمانی پێویست وەرنەگرێت و ئەو عیلاج متابعی خۆی نەکات. زۆربەی نەخۆشەکانمان مستەوای شەکریان لە ژێر کۆنتڕۆل نییە، زۆربەیان عیلاجی پێویست وەرناگرن، زۆربەیان ئەوانە عیلاج وەردەگرن پارێز ناکەن و ڕێژێک زۆر نەخۆشەیە هەر بە تەواوی عیلاج وەرناگریت پارێزیش ناکات سەردانی دکتۆریش ناکات. زۆر نەخۆشمانێ ئەو کاتە کە سەردانی ئێمەی کردیە دوای 10 ساڵ نەخۆشی شەکری لێبووە و عیلاجی وەرنەگرتووە و پارێزیش نەکردو، ئەو کاتە سەردانمانی کردیە کە کلیەکەی لە کارکەوتیە، چاوی شەبەکەی چاوی لە کارکەوتیە. ئەیجا پێویستە نەخۆش کە تەشخیص کردیە لەلایەن پزیشکەوە کە نەخۆشی شەکرەی هەیە پێویستە عیلاجی تەواو وەربگریت، پارێز بکات و ناوە سەردانی دکتۆر بکات. و هەروەها لەگەڵ پێش ئەوەی کە نەخۆشی تووشی نەخۆشی شەکرەشبی پێویستە بەگشتی کۆمەلگا ینی چەند ڕێگایەکی خۆپارێزی بگرێتە بەر بۆ ئەوەی
ئەگەری توشبوونی بە نەخۆشی شەکرەکەم بێتەوە. گرنگترین ڕێگەی خۆپاراستنیش ئەوەیە گرنگیدان بە خواردنی تەندروست و کەمکردنەوەی خواردنی شیرینەمەنی و چەوری. دووەم وەرزشکردن و حەرەکەی زیاد و بەتایبەتی ئەگەر ڕۆژانە بتوانێت نیو سەعات ئەگەر بەغاردانیشتنەی بە ڕێوچوونێکی بەلەس ڕێگە بکات. هەروەها دابەزاندنی کێشی لەش و بەدەستهێنانی کێشێکی تەندروست بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک.